دەست پێ بەس بکەم بەست ڕسمەکە خۆت پیشانێدەی لێرەیە شەری ناکەی هین یەکەم شێری سکرین یەکەم بەسەر چاو ڕسمەکەیان شێکە زۆر باشە زۆر کوجارانی پێشوەگەر فولسکرینێکی زۆر باشتر هەفتویان نایبی نێشتی لەسەر نووسمینەکەم قەیناکە گەورەیەکەمەوە عادی باش بەڵی مهم چکە من لێرە سکرینەکە کە خەزنێکەم ڤیدۆکە ئەوە یەکەین یعنی پێویست هەردووتان دیار بن هەم ڕسمەکە و هەم لەناویشن خس ئاوا باشە وایە باش تەقریبا باش ئەتوانین جارجارش کەم بینی پێشەوە خۆی زیاتر بێت بەڵام ئاویشینەوە یانە ئەیبینی ئەو نەفەرێکی میوتی کەو لای دە با دەست بکەن لەی سەلامەت بە ناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عەزیز خوشکان برانی خۆم سڵاوی خواتان لێبێت ئەزیزانی خۆم بابەت زۆرە بۆ جەنابتان باسی کەن لە مەسەلەی گفتوگۆکردنە هەندێک لەو بە ڕێزانی کە پرسیاران بۆ شەخصی بۆ خۆم نردووە باسی بیرکردنەوەکەن بەداخەوە ئێمە زادەی بیرکردنەوەکانمانین بەداخەوە بە زمانێکی تر بیڵێم زۆر جار ئێمە باجی بیرکردنەوەکانمان دەدەین یاخود بەرهەمی بیرکردنەوەکانمان دەخۆین یان بە زمانێکی تر بیڵێم زۆر جار ئێمەی مرۆڤەکان کە لە ناو کۆمەلگایە هەین لە ناو خێزانەکانە هەین لە هەموو دامەزراوەکانە لە هەموو شوێنەکان و لە هەموو جونگەکانی ژیانە هەین زۆر جار ئەوە بیرکردنەوەکانمانە وامان لێ دەکات کاریگەری لەسەر دەوروبەرمان دروست دەکات چکاڵێ بە بیرکردنەوەکانت بڕیارەکانت دەگۆڕێت بە بڕیارەکانت ڕەدولفعل و کاردانەوەکانت دەگۆڕێت بە کاردانەوەکانت پەیوەندیەکانت لەگەڵ دەوروبەرە گۆڕێ بە پەیوەندیەکانت لەگەڵ دەوروبەرتا اینجاکە نەتیجەی باش و خراپ ئەداتە دەسەوە سەرکەوتن و ناسەرکەوتن ئەداتە دەستەوە کەواتە ئەوە سەرەتا بریتی بووە لە بیرکردنەوە کە ئەو سیسیلە ئەفکارەی دروست کردووە بۆیە ئەمڕۆ لەسەر پێشنیاری ئەو بەڕێزانە پێم خۆشە ئەم بابەتی کە لەسەر شاشەکەی بۆتان باسکەم باسی بیرکردنەوەی ئیجابیانە کەم بەڕێزە ئایا بیرکردنەوەی ئیجابیانە چۆن دروستە بێت و هەنگاوەکانی چییە و چۆن بتوانین بیرکردنەوەیەکی ئیجابی باش و چاک و مەزبوطمان چکە خەڵکێکی لە کاکتۆن وەڵام من معجیبم بە تۆ هەمیشە ئەمەلت بە ژیان هەیە یان جاری وایە بە برایەکت بە خوشکێکت بە کەسێک تەڵی وڵی من معجیبم بە جەنابشت تەلەبەی دکتۆر تەلەبە هەیە لەگەڵمانە زۆر شتەکان بە سمپڵی و سادەی و ئاسانی دەگرێت و لە ژیان و هەنگاوەکانیشە سەرکەوتووە بەڵام هەیشە بەداخەوە زۆر ئیشەکان بە قورسی دەگرێت کە عادەتەن ئەو کەسانی کە ئیش بە قورسی دەگرن کەمتر دەتوانن لە ژیانە سەرکەوتوو بن ئەزیزان یەکێ لەو خاڵانی کە زۆر گرنگ و مهمە کە دەبێت لە ژیانە سەرکەوتوو بین و بتوانین ئیشی لەسەر بکەین چۆن بتوانین ئەو حەوت خاڵی کە لە بەشی ڕاستی شاشەکە هەیە چۆن بتوانین بیرکردنەوەیەکی ئیجابی بۆ خۆمان دروستکەین یا خۆت بە نەوعێکی تر بیرکردنەوەی ئیجابی یعنی چی وڵای دکتۆر من عجیبم لێ دێ جەنابەت باسی بیرکردنەوەی ئیجابیەکەی من بە چیا بزانم بیرکردنەوەی ئیجابیم هەیە یان نا بە چیا بزانم بیرکردنەوەی سلبیم هەیە بەچی بزانم من بیرکردنەوەیکی نێگەتیڤانەی خراپم هەیە و بۆی زوو خۆم چارەسەرکەم تۆ گەنجێکی 18 ساڵی 20 ساڵی ئەگەر تۆ لە قسەکردن و لە گفتوگۆتا و لە حیوارەکانتا و لە هەڵسوکەوتا ئێستاکیە کە سینگڵیت و بەتەنهایی خۆت باش نەکەی آخر ئەزیزەکەم مەگەر کچی یان کوڕی دوایی بەڕاستی پیاوێک بەدەستەوە بێتە پەن ژنێک بەدەستەوە بێتە پەن دوای ئەگەر ژن و پیاوێکن منداڵ بەدەستانەوە بێتە پەن دوای ئەگەر ئێستاکی تۆ ئیش و پرۆژەیەکت نییە دوای ئەبی بە خاوەن پرۆژەیە کۆمپانیایەک شەریکەیەک ڕێکخراوێک خەڵکێکی ترەبێ بە پەن و بەداخەوە ئەگەر دوای ئەبی بەداعیەک ئەگەر بیرکردنەوەیەکی ئیجابیانت نەبێت کۆمەلگا کە گوێ لە تۆ دەگرێت ئێمە لە واقعی خۆمانە دەیبینین من لە کوردستانی خۆشمانە دەیبینم هەندێک کەس کە هەستەکەم بە معنای کەلیمە و بە جددی حەزەکەم خۆزگە بە خۆزگایە خۆزگەم دەخواست دام نیشانەیە بە زۆر بڵێم وەرە کاکی جان وەرە کاکە تۆ ئەزیزەکەم قەینا قورئان دەزانی سنت دەزانی فەرمودە دەزانی ئیبن کەسیرت خوێندوێتەوە فلان هەمووی تەرتیبات زۆر باشە قیرائات مەزبوط بەڵام تۆ دەبێت تەفکیرێکی ئیجابی هەبێت لە ژیانە بۆی بتوانی کاریگەریەکی زۆر باش و چاک و مەزبوط دروستکەی لە ژیان ئەگەر ناتوانی سەرکەوتوو بیت وە هەنگاوەکان زۆر بە جوانی بۆ مەزبوطی ناچێت ئەزیزان ئەوەی کە گرنگ و مهمە کە لە ژیانە ئیشی لەسەرەکەین بە حەوت خاڵ تۆ خۆت بناسەرەوە خاڵی یەکەم
ئەو کەسانەی بیرکردنەوەی ئیجابیانەیە هەمیشە گەشتبینن، هەمیشە هیوایان بە ژیان هەیە. لەبەر ئەو جۆرە کەسانن بەهارەکەی خۆشە، بارانەکەی خۆشە، ماشەڵڵا بۆ نمونە مثەرەن هەورەکەی زۆر خۆشە، شنەبایەکی زۆر خۆشە، هەستەکەم ئەم ساڵ امتیحانات سووک و خۆشە بێ، هەستەکەم ئەمڕۆ زۆر باشە، هەستەکەم چێشتەکە زۆر جوان دەرەچێ، هەستەکەم ئیشەڵا کاسبی دەکەین، هەست دەکەم لە خاڵی یەکەمە هەر زۆر بە ئاسانی دیارە کە بیرکردنەوەی ئیجابییان نە. خاڵی یەکەم گەشتبینن و هەمیشە ئەو جۆرە کەسانن گەشتبینن و ئەو جۆرە کەسانن کە زۆر بە جوانی و بە مەزبوطی هەوڵ ئەدەن هیوایان هەیە بۆ ژیان. کاتەوە خاڵی یەکەم ئەو خاڵی یەکەم کە چۆتە ژێر ئەو نووسینەوە کە ئین بووە، خاڵی یەکەم بریتە لە گەشتبینی و هیوا بە ژیان. خۆت هەڵسەنگاندنێک بۆ خۆت بکە دواییم سیمینارەی من لە کارە، لە کاسبیە، لە چێش لێنانە، لە سەفەرکردنە، لە هەڵسانە، لە دانیشتنە، لە حیوانێک دەکڕیت ئەتەوێت بۆ نمونە خێرێ بکەیت، نەخێر چاکەیەک دەکەیت، نەخێر سیمینارێک دەکەیت، ئایا گەشتبین و هیوای یان نەخێر. خاڵی دووەم عادەتەن ئەو کەسانی کە بیرکردنەوەی ئیجابیانێ هەمیشە وشە گەشتبینیەکان وشە ئیجابیەکان بڵاو دەکەنەوە. زۆر باشم، زۆر چاکم، لەش ساغم، تەندروستم، باری دەرونیم زۆر باشە، دەرەجەکانم زۆر باشە، دەرەجە دەهێنم، کاسبیەکەم زۆر باشە، خەریکە مەعمیلوشتم بۆ پەیدا دەبێت، داوەکەم زۆر باشە، پەیجەکەم زۆر باشە، نووسینم زۆر بەزبووتە، بڕۆ هەتا ئەخیر. خاڵی دووەم ئەم جۆرەیە. عەکسەکەی چۆنە دکتۆر بیان ناسینەوە؟ ئافرەتێکە هەمیشە ئاخ و ئۆفێتی، هەمیشە نەخۆشم، هەمیشە ناساغم، هەمیشە گیانم بێتاقەتە، هەمیشە ئەڵێ ئەسڵەن هەنێک هەیە ئەمەنە بیرکردنەوەی سلبیەکە ئەی دوێنی ئەڵێ ساغ لە گیانمان نییە، ئەڵێت خێرم بەخشراوەتەوە، هەردەمە کاتەوە ئەڵێ چاو لێی داوم خۆشم نازانم بواە، زەرەرەکەم و تاکیدم هیچ بە هیچ ناکەم، تاکیدم هیچی لێنە. جاروای من تەلەفۆنم بۆی کێکردو لە ڕانێ لە قەڵازێ و تومە سیمینارێک ڕێکخە مەسەن کۆڕە سیمینارێ، ئەوە من لێرەوە چم بۆ سلێمانی، من لێرەوە چم بۆ هەڵەبجا، ئەو لەوێ تەلەفۆنەکە دکتۆر بەخوا باوەڕ ناکەم کەس بێت، بەخوا باوەڕ ناکەم، بەخوا لۆچی هۆڵەکە پڕ نەبێت، چوینە بۆیە لەوە چێ جاروایە چەند ڕزیش خەڵک بە پێوەیە با بە تۆ بۆچی ئەوەنە تەفکیرێکی سلی وا دوو ڕزیش هات وا دە کەسی شات خۆ ئەو دەکەسە بەقەد مەملەکەتێکە بێ. کەواتەمە خاڵی دووەم کە زۆر گرنگ و موهیمە عادەتەن ئەو تعبیرانە ئەو شانەی کە بەکاری هێنێ بۆ ژیانی بۆی گەشتبین بۆی بیرکردنەوەیکی ئیجابیانەی لێ دەربکەوێت گوێ لە وشەکانی بگرە، بزانە وشەکانی چۆنە. هەمیشە لە وتارەکانە ئەوەندەی بۆ نمونە مەسەن باسی جەهەنم و باسی ئەوە دەکات دە ئەوەندە باسی بەهەشت دەکات، ئەوەنە باسی غەزەبی خوا دەکات دە ئەوەندە باسی مەرحەمەتی خوا دەکات، ئەوەندە باسی فەسادی گەنجەکانەکە دە ئەوەندە باسی ئەوە دەکات کە ئەلحەمدولیلا گەنجەکان ڕوو لە مزگەوتن، ڕوو لە نوێژن، ڕوو لە عیبادەتن، ڕوو لە دەرز و دەورن، ڕوو لە فڵانن. پیاوێک لە جارێکیان لە مەجلیسێک قسەیەکی جوانی وتی وەڵام گەنجانە زۆر باشن، ئەشهەدوم گەنجانە باشن، خوا ئەمان گرێ لەم گەنجانە بکەین. لە شەستەکان و لە هەفتەکانە ئەم ڕووتی و وەکۆڵێ بەم جۆرە خەڵکە ئاوا بەم جۆرە بواە بەم ئوستوبە بواە هەموو تەلەڤیزۆن، سەتەلایت، ئەنتەرنێت، مۆبایل، ئایپاد، ئایفۆن هەموو شتێک لە بەردەستیا بواە لەگەڵ ڕێزمە بۆ جەنابتان فلیمی ڕوود لە هەموو مۆبایلێکە هەبواە، لە هەموو ئایپادێک، لە هەموو تەلەڤیزۆنێکە، لە هەموو سایتێکە، لە هەموو پیجێکە، لە هەموو فڵانێکە هەبواە بە دڵنیاییەوە دەقاتی ئێستاکێ فەسادی زیاتر بوو. بەڵێ زۆر باشە، بەڵێ من تەفکیرێکی ئیجابی مێ و من دەبێت تۆ جوابی، بەڵێ گەنج زۆر باشە، دەڵێن دەبێ باشتر بێ، دەڵێن دەبێت چاکتر بێ، بەڵام نابێ خەڵک بێ ئەمەلکەیت و نابێ بێ ئومێدیش بین و نابێت تەفکیرێکی سلبی منە. کاکە تۆڵی لە چی ئاژی؟ تۆ لە سەدەی 21 ئەژی کە کام گەنجەی ئەبینی لە کوێرە لادەیەکە ئەنتەرنێتێکی هەیە ئەوەی کە جاران لە سلێمانی و لە هەولێرەوە هەتا بەغاش بڕۆشتا لەوە چێ دوو لە ڕوو جەنابتان بەرەڵای فەسادێکی دەست نەکەوتە، ئێستا لە کوێرە لادەیەکە، ئێستا لە کوێرە شارێکە، ئێستا لە هەموو کون و قوشبنێکە فەسادیش بەداخەوە دەڵم ئەگەر فەسادی بینین بێ یان بیستن بێ یان بۆ نمونە گوێگرتن بێ یان هەر شتێکی تر بێت هەوڵ ئەدات و شتێکی هەیە و بەدەستێتی کاتە تۆ ئەتوانێت کاتە تۆ ئەتوانێت بەدەستێکە، بەڵام لەگەڵ هەموو ئەمانش ئەو سەهمانە کێ لێداد ئەگەر نەی خەنەسەری مەمنوع نەبین. بۆیە خاڵێکی زۆر گرنگ و مهمە، خاڵێکی زۆر گرنگ و مهمە لە ئەوانەیە ئەو شانەی کە بەکارێنێ بۆ ژیانی باشتر دەبێت، چاکتر دەبێت و کاریگەرێکی زۆری دەبێت لە
لە قسەکانێک کاتە بە گوێگرتن لە قسەکانی بۆ دەرەکەی. خاڵی سێەم عادەتەن ئەو کەسانی کە تەفکیری ئیجابین زۆر بە دەگمەن دوورەکەونەوە لە خۆپەرێزی و دوور ئەکەونەوە لە خۆپەرستی و دوور ئەکەونەوە لە بەتەنهابوون. عادەتەن ئەو کەسانی تەفکیری ئیجابیانێ هەمیشە هەست دەکات ئەمەل لە کۆمەلگادایە، هەمیشە هەست دەکات ئەمەل لە ناو ڕێکخراوێکایە، هەمیشە هەست دەکات ئیش و کار و دەعوە و بانەواز یەدوڵڵاهی مع الجەماعە لەگەڵ کۆبوونەوە و لەگەڵ کۆمەڵ و لەگەڵ جەماعەت و لەگەڵ زۆرینەکایە، هەمیشە قەناعەتی وایە زۆرینەیەک باشتر و چاکترە، هەمیشە قەناعەتی وایە دەرزوودەورێکی جەماعی باشترە، هەمیشە قەناعەتی وایە بە گروپ کتێب خوێندنەوە باشترە، هەمیشە قەناعەتی وایە سەفەری بە جەماعی باشە. تەفکیری سلبی چییە؟ هەر لە ناو عایلەکەی خۆتە، سەیرەکەی بەتەنها خۆی جیاکاتەوە خۆی بەتەنها چێ بۆ سەفرە، بەتەنها خۆی جیاکاتەوە چێ بۆ دوکانێک، بەتەنها خۆی جیاکاتەوە لە منجڵی ئەوەنە بچوو کاڵە من یاپراخەکەم تااقەتی ئەو چێشتەم نییە، بەتەنها خۆی جیاکاتۆڵە من نایم بۆ دوکانە بە شوێنێکی تر، بەتەنها خۆی جیاکاتۆڵم ئەمانە بۆ خوای ناکەن سێرەکە لە خۆی بەتەمایە حیزبێ دروستکە ڕێکخراوە دروستکە شتێک دروستکە. عادەتەن بەڕاستیەوە ئەو جۆرە کەسانن کە تەفکیری سلبیانێ کە ئومێد دەکەم تۆ لەو جۆرە کەسەبی تەفکیری ئیجابی دەبێت. کەواتە تەفکیری ئیجابیەکان خاڵی سێم زۆر حەزی لە تاکو لە خۆجیاکردنەوە نییە و هەمیشە هەوڵەدات بە جەماعی بێت و لەگەڵ کۆڕ و کۆبنەوەکانە بێت. خاڵی چوارەم کە زۆر گرنگ و مهمە هەمیشە هەوڵەدات پاڵپشت بکات و پشتگیری قسەکانی بکات بەو ئەدیلە و بەو بەڵگانەی کە یەکلایی بۆتەوە، نایەت گرگر گرگر لە سوچێکا لە کوژبنێکا لە شوێنێکا فەرمودەیەکی بیستوە ڕەنگە فەرمودەکەش بۆ نمونە ڕەواه و بۆ حەسەن و صەحیح بێت یان بۆ نمونە تا ڕادەیەک زەعیف بێت یان بۆ نمونە ڕیوایەتەکان بە نەوعێ نەبێت یان بۆ نمونە مثل ئەلبانی قسەیەکی لەسەر هەبێ شتێکی لەسەر بێ نە، هەمیشە عادەتەن تەفکیرە ئیجابیەکان و کەسانی کە ئیجابین سەریحە شتەکان خۆت و عەریزەکان و عامەکان زۆر نانووسێت بە سوجینەکانەوە. دیقەت بدەن لە کات لە بە درێژایی ئەوە من تەمەنێک 30 ساڵە تقریبان 28 ساڵە 27 ساڵە نزیکم لە سەحوەی ئیسلامی و لە خەڵکو و لە خەڵکی دیندار و لە بە چواردەوەما خەڵکە بووە. ئەو جۆرە کەسانە ئێستاشی ئاوەکو شری دەمێشکمان لێ درێتەوە کە بەستن فڵان کەس بووە گرنگی بە شتێک داوە دوای سرەکە هەر لەوە هەر خۆی وازیە نابێت بۆ لەو کاتێ ئەگەڕا لە سوچی هەندێک لە کتێبەکانە لە هەندێک لە حاشیەکانە لە هەندێک شتەکانە هەندێشتی تەفسیر دەکرد هەندێشتی بۆ نمونە ڕەواز پێدا هەندێشتی گرنگی پێدا کەلەواچی ئێستا خۆی سەربەسەری سەتاسەری شتەکەی واز لێ نابێت. ئەوەی کە جارانەوت ئەوەی ئەوە نەکات دەعوە و بانگەواز ناکات ئێستا لەواچی هەروازی لە دەعوە و بانگەوازی نابێت خەریکی ڕاوەدی نابێت. کەواتە کارێ دەکەم ئێمە دەمانەوێت ئێوە دروستکەین بەجددی من وەکو بەختیار دەمێت ئێوە دروست بم گەنجە جوانەکان. خاڵێکی تر کە زۆر گرنگ و مهمە کە دەمانوێت تەفکیرێکی ئیجابیانەتانە بچکە کە من تەفکیرێکی ئیجابیم بۆ دروست کرد ئەگە تۆ داعیش نەبی کەسێکی سالیمە بی کەسێکی سەرکەوتووە بی کەسێکی بە ئەخلاق و بەڕەوشتە بی کەسێکە بیت سوودت بۆ خۆت دەبێت سوودت بۆ کۆمەلگا دەبێت و کەسێک دەبی بەڕاستی هەمیشە هەوڵ دەدەی کاریگەری لەسەر خۆت و لەسەر دەوروبەر و لەسەر کۆمەلگاکەت هەبێت ئەو ژینگەی کە تۆی دیای هەوڵ دەدەی باشتر و چاکتر بێت. خاڵی پێنجەم بەڕێزان ئەویش ئەوەیە هەوڵەدات ئەو هەست و نەستە نەریانەی کە بۆی دروست بێت زووبی بچڕێنێ و زیاتر نەبێت. مەسەرەن لە ناو مەجلیسێکا زۆر جار ئەو کەسە سەرکەوتوانە و ئەو کەسە خاوەن تەفکیری ئیجابیانە چۆنیان ناسیتەوە مووقفێک ڕووەدا لەوەچێت تۆزێ محریج و ئیحراجیش بێ بۆ ئەو بەڵام سیرەکەی بەسەوانی یان چەند خولەکێک دوای ئەوە بایپاسێکە ئینگلیزوتەنی ینی بەسەریا بازەدا و قۆناغی دوایەوە دیسانەوە دێتەوە تایب. تەفکیری ئیجابی لە کۆڕێکا لە سمینارێکە پرسیارەدا مناقەشەی هەیە یەکێک هەڵەستێ و سەر و دڵێگرێت ئەسڵەن هیچ دێت تێ نەگەشتم بۆ محازرەکەت هیچی تیا بەسەر نەبوو پێش فرسی قەڵبی نێنە ڕەنگە تۆزێت تێک چێ حرەکەیەک بکە ڕنگ و بۆیەک بگۆڕێ بەڵام دوو خولەک سێ خولەک و دێتەوە سەر سکەی خۆی و دەسەکاتەوە بە نوکتە بە پێکەنین بە قسەی خۆش بە پەیامی خۆی زەرەرەکە بەڵام تەفکیری ئیجابی وای لێکات هەر لە کاتی زەرەرەکەیە ئەڕووی بۆ سەرخۆشی لێکور ئەڵێ ڕەحمەتی خواتان نەبی یاخوا بەخێر من کوڕە بۆ دانیشن داتن چای بخۆن خوا سەریشی داوە و ڕزقیش ئەدات خوای گەورە بۆ کۆڵە نیعمەتی خۆی داوە و دەیشی باتەوە لە مناڵ مردنە تەفکیری ئیجابی و من ینی جاری وایە مەسن ئەبینین یەکێکە مردنیەکە شتێکە منداڵێکی تەمرێت لەوە چێ 10 ساڵە 15 ساڵشە منداڵی نەبێ
بەڵام عادەتەن ئەو کەسانی تەفکیری ئیجابین ئەسڵەن حەزەکات هەوڵەدات بیرکردنەوەیکی هەڵە بۆ خۆی و خێزانشی دروست نەبێت بۆی خۆش و خێزانی قەنەعەتی وا نەبێت کە خۆشی و ئاسوودەی خێزان ڕەبتی هەیە بە مناڵەوە بۆیە زۆر بە ئاسانی بەڕێیەکە دوو سێ ڕۆژێک ئەوترێتەوە ناوتێتەوە تەواو لە یادێکە ناکرێت و هەمیشە بڵێ مناڵەواکەم فڵانەکەم ئەوام دایکەکەم ئەوە کاسبێ کۆنەکەم ئەوە ئیش ئاواکەم بڕوانامە کۆنەکەم ئەو کەسەی کە وەختی خۆی ئەو کۆنە یارم کۆنە عاشقم کۆنە خێزانم کۆنە مناڵم هەر شتێک لەو بابەتانە بۆیە من دەمانوێت ئێوە کەسانێکی سەرکەوتوو بن و تەفکیری ئیجابیتانە تەفکیری ئیجابی ئەگەر بتەوێت بیرکردنەوەیکی ئیجابیانە تەبێت زوو بەڕێیەکەی من نامێت تۆ 2 ساڵ بتلێتەوە بەوەی کە دەرەجەی 6ت نێناوە من ئەڵەم دەرەجەی 6ت نێنا هاوێنی 6 خۆت گۆڕی بێ خۆت تازە کرد بێتەوە بسمیلات کرد بێت لە پەیامێکیتە تەواو تا ئێستا خوێندم بۆ 6 و دەرەجەم نێنا قسمەت و نووسیبە و قەدەری خوایە ئەوەی کە ئێستاە ئەحسن حال چییە مەحەدم بواتەوە یاڵا بسم الله با هەڵودەم لە ڕێی مەحەدەوە دەرەجە بێنم و ئەوائیل بم و جارێکی تر هەڵسمەوە بۆ ژیان حەزم لە هەندەسە بوو نەبوو قانون وەریگرتوم علوم وەریگرتوم کە تەفکیری ئیجابی ناڵێت تەواو هەموو خۆشی و شادیەکانی من ڕەبتی هەبوو بم بابەتەوە لە دوایەوە یەکسەری نێکست ئینگلیزوتەنی هەنگاوی دوایەوە دروستەکە کەەوەش بۆ خۆی خاڵێکی زۆر گرنگ و مویمە ئەو کەسانی تەفکیری ئیجابیان هەیە هەمیشە دەتوانن دەرناچێت لە هەڵبژاردنێکە سیمینارێکی بۆ ڕێگناخان با بە خەڵکی ئەڵەن وڵای دکتۆر لە شوێنێکا باسییان کرد با بڵێن موسسەیەک ڕەنگە دوایەم ڤیددیۆش ببین وتیان دکتۆر فڵانکە زۆر جار پێڵێن نایە بۆ سیمینار وتم بۆ تیان وڵا و قەدەری خوا ساڵێک هێنامان خەڵک زۆر ئامادە نەبوو مووی 15 کەسی ئامادە بوو لەو وەختەوە ئیتر تقریبن نیمچە زویرێکە نایێت ئەمر سیمیناری وا نامێنێت داوای وا نامێنێت کە تۆ بۆ زۆر و بۆری بیکەیت بۆ ئەو بێت 100 کەس 200 کەس بە پێوەستامە چییە دڵت بە سیمینارەکەت خۆشە دڵت بە نیەتەکەی خۆت خۆش بێت دڵت بە ئیشوکارەکەت خۆش بێت دڵت بۆ خۆش بێت ئەم خەڵکەی کە هاتووە بۆ سێڵفیگرتن یان تۆ توانیتە پامێکی تیا دروستکەی دروستی بکەیت هەنگاوی ژیانت پێداوە با بە خەڵک نایە بۆ لای من و تۆ بەڕێزەکە من باسی هوەری گفتوگۆکەین خەڵک نایە بۆ لای من و تۆ سێڵفیگرتن سێڵفی ڕەنگە بگرێت بەخۆشی من و تۆیە فلانە مامەسا فلانە کاک فلانە حاجی فلانە بەڵام ئەمە کاتیە سێڵفیگرتنیش لە مەسەلە ناگۆڕێ ئەگەر مەسەلە کۆبوونەوە بێ خەڵکیش کە سەداویش کۆ بۆ بە هەزاری سەر کۆ بووە مەسەرەن فیرعونش کۆ بۆ بە هەزارانی لەگەڵا کۆ بووە عودەی و قسەیش کۆ بۆ بە هەزارانی لەگەڵا کۆ بووە کێ ئەڵێ هەر کەسێک کە ئێڵەی بە هەزارها لە دەوری کۆ بێتەوە بەڵام مهمترین شت ئەوەیە من و تۆ دەمانێت تەفکیری ئیجابی بێ من دەمێت تۆ پەیامدار بی تۆ دەبێ هەمیشە بزانی خەڵک بۆچی کۆ دەکەیتەوە ئایا عاتیفەیەکە و هەفتەیەکە و هەنێکە فکوڵێکە و تەواو یان تۆ کە کۆی دەکەیتەوە هەنێ بەرنامەی پێڵی بۆی بچێتە سەر سکا 10 ساڵی تر بتبینێتەوە بڵم من سوپاسە دەکەم ئەو ساڵە من گوێم لە سیمینارێکی تۆ بوو دروست بووم بە بۆنەی تۆ من خێزانی خۆم باش کرد بە بۆنەی تۆوە خێزانم ئەمووش تەلاقی دەم تەلاقم نەدا بە بۆنەی تۆ دەمووش زەواجێ بکەم نەمکرد دوای قازاجم کرد بە بۆنەی تۆوە خەریب و بۆ نمونە مەسەلەن لە خوێندنێکا فەشەل بێنم بەڵام بە بۆنەی تۆ توانیم کەواتە ئەمە تەفکیرێکی ئیجابیە زۆر باش و چاک و مەزبوطە خاڵی شەشەم ئەویش ئەوەیە هەمیشە لە ناخی خۆیە بیرکردنەوەی ئیجابیانە هەیە بۆیە بڕیارەکانیشی لە بیرکردنەوەی ئیجابیانەوە هەڵەقوڵێ کردارەکانیشی لە بیرکردنەوەی ئیجابیانەوە هەڵەقوڵێ ناخیشی لە بیرکردنەوەی ئیجابیانەوە هەڵەقوڵێ بۆیە کاریگەری لەسەر مەعیدە و لەسەر گەدە و لەسەر دڵ و لەسەر هەموو ئەندامەکانی لاشەی دروستەکە کاریگەری لەسەر عەقڵی باتن دروستەکە بەڕێزە چۆن ئێمە عەقلێکمانەیە کە ئەوەی کە ئێستاکە من ئێوە سەیری ئێوە دەکەم ئەمە کۆنشیەس ئەوەی ئان کۆنشیەز یان سەب کۆنشیەس هەندێکتاڵە سەب کۆنشیەس ئەوەیە کە ئێوە چی معلوماتانەیە لەسەر بەختیاری ئاوا سەیری منەکەی منە بینی بە چاکەت و ڕێبارێک و تەرتیبات ئەمە کۆنشیەسە ئەمە عەقڵی بە ئاگایە عەقڵی بێ ئاگا کامەیە هەموو فایلەکانە لەسەر من چاویش بن و قێنێ ئێستاکیە ڕەنگە کۆمەڵێ فایلە لەسەر منی بەختیار هەبێت ئەوانە عەقڵی وەکۆڵێ لا شعوریە کە ئەوە مهمترە عەقڵی بە ئاگا زۆر گرنگ نییە بەڕێزان من ئەلێرە و ئاوا شوینێکەکەم نیزڕە شۆ بزنس خۆنواندنێکەکەم وڵی بخوا ماشەڵا زۆر زیرەک بوو کاتیە دوای سەعاتێ بیرت چۆ من دەبێت لە عەقڵی لاواعی تۆیە شت دروستکەم من دەمێ بڕیار دروستکەم لە عەقڵی لاواعی تۆیە من ئەمەوێ هەندێک شت کە خۆت قەناعەتت پێ هەڵەیە من لێرەوە بۆت ڕاستکەم واتە کاریگەری سەر عەقڵی لاواعیت بکەم بۆیە ئەو کەسانی کە بیرکردنەوەی ئیجابیانێ هەمیشە ئەزیزانی خۆم لە عەقڵی لاواعیانە و عەقڵی باتنیانە هەمیشە بیرکردنەوەی ئیجابیان هەیە بۆیە ڕنگدانەوەی بۆ ئیشوکارەکانن و خاڵی حوتەم کە خاڵێکی زۆر گرنگ و مهمە بەڕێزان ئەگەر بتانێت سەرکەوتوو بن ئەگەر بتانێت خۆشبەخت بوون ئاسوودە بن هەندێک وشە هەیە
ئەو کەسانەی کە بیرکردنەوەی ئیجابیانێ بەکاری نایەنن. بۆ نمونە مەسەرەن بە هیچ شێوەیەک نابێت، وشەی بە هیچ شێوەیەک نابێت نییە، هەمیشە دەڵێت دەکرێت، دەگونجێت، احتیمالە، ڕێی تێدەچێت، گومان دەبەم. سەحابەکانی ژوا بوونە، سەحابەکانی ژوا بوونە، پیاوچاکانی زۆر جار وا بووە، هەمیشە وتویانن ڕەعەکەی خۆم دەشێ هەڵە بێ و دەشێ ڕاست بێ و بەڵام هەوڵێک دەدەین بۆ نمونە مەسەن گفتوگویەکەکەین بزانین دەگەینە نەتیجەیان نە. بڕیارێکیان داوە ئیشێکیان کردو کاسبێتێکیان کردو ئەی بۆ ئێمە وەکو موسڵمان دەڵێن ئەبێ موسڵمان ئیمانی بە قەزا و قەدەر هەبێ، ئەی بۆ دەڵێن ئەبێ موسڵمان حسابێک بۆ بەرنامەڕێژی ژیانی بکات، دەبێت موسڵمان ئەگەر باوەڕی بەخوای گەورە باشتر و چاکتر و زیاتر بکات، ئەو وەختە هەمیشە تروسکاییەک ئەمەل خێر چاکە ئیحسان چاکسازی تەندروستی لە شتەکان نبینێتەوە. لە مەسەلەی زەواجە، لە مەسەلەی ئیشوکارە، لە مەسەلەی هەر شتێکە کە لە ژیانە ئێمە دەیبینین، لە هەموو هەنگاوێکە زۆر بە جوانی و بە مەزبوطی دەتوانین هەنگاوی خۆمان زۆر باش و چاک و مەزبوط بکەین، بەڵام بەو مەرجەی هەندێ وشە نەبێت. یعنی تۆ مەسەرەن دیقەت بدە بەڕێزان، هەندێک کەسێک کە کاسبی دەکات بەڕێزێک گێڕایەوە ومێ دەکەم لەو جۆرە بیرکردنەوەانە نەبن. بەڕێزێک وتی کاکتۆر شەریکێکم هەیە خۆزگە بە خۆزگایە شەریکم نەبووە، وتم بۆ، وتی سوبحانڵە دەست بۆ هەر شتێکە بێ ئێوە نابێ ناکرێت زەرەرەکەین تا نازانم چی تێنێ تا قورناسکەی تێنین. ئێوە غەڵەتە، بۆیە ئەم جۆرە شەریکە خراپە، ئەم جۆرە ژنە خراپە، ئەم جۆرە پیاوە خراپە. جا قوڕ بەسەر ئەو پیاوەی ژنێکی هەیە تەفکیرێکی ئیجابی نییە، بۆ ئەم پیاوە ناوێرێت دەست بۆ هیچ کاسبێ بکە، ناوێرێت دەست بۆ هیچ شتێ بەرێ، ناوێرە بسمیلا لە هەرچیەک بکە بە دڵنیایی و بە نابێن ناکرێ زۆر ئەیترسێنێت بێتاقەتی دەکات وە لە داهاتووە کێشە و ناڕەحەتی بۆ دروستەکە. باش دکتۆر ئەکرێت 5 هەنگاومان پێ بڵێ بۆی تە بیرکردنەوەی ئیجابی لە خۆمانە دروستکەین؟ بەڵێ ئاسانە ئەزیزەکانم، 5 هەنگاو 5 قۆناغ بۆی بەرەو بیرکردنەوەی ئیجابی بچین. ئاسانە. خاڵی یەکەم، بۆ هەر کارێک دەیکەی، بۆ هەر ئیشێک دەیکەی ئامانجێکی ئیجابی تیا بدۆزەرەوە، هەر نەدۆزیەوە ڕەبتی کە بەخواوە. خزمەتکردنی دایک، خزمەتکردنی باوک، خزمەتکردنی خەسوو، خزمەتکردنی دش، خزمەتکردنی جادا، خزمەتکردنی شەقامێک، خزمەتکردنی باخەکەی ماڵتان، خزمەتکردنی قوتابیەکانت ئەگەر مامۆستایی، خزمەتکردنی نەخۆشەکانت ئەگەر لە خەستەخانەی، خزمەتکردنی سۆشیال میدیا، هەر شتێک ئامانجێکی ئیجابی تیا بدۆزەرەوە. ئەگەر هەر نەدۆزیەوە ئێمەی موسڵمان باشە لیلە ئەوەمان هەیە، ئمە چەکێکی گەورەمان بەدەستەوە. من خزمەتی تۆکەم لەواتێ تۆیە کە گوێگری ئەم بەرنامەی منی لە 200 لەم 300 کەسە کەسی سوودی لێوە نەگرێ، بەس ئەوە بە قووەتی منە لە ڕووی ئیمانەوە ئەڵێم شتێکی تر هەیە، ئەگەر نیەتم باش بێ ئیشاڵڵا نیەتمان باشە بێ خۆخوای گەورە ئینووسێ. کاتە ها گرنگە، ئەها چەندێ مویمە. کاتەمە خاڵی یەکەمە بەرەو تەفکیری ئیجابی دەبە. خاڵی دووەم قەنەعەتێکی ذاتی خۆت بۆ هەر کارێک. من ئەزانم قورسە کوڕە جوانەکەم، کچە جوانەکەم، هەر کارێک کە دەیکەی زۆرینەی دەوروبەرە پێی ڕازی بێت. مەسەن ئەتێت دوکانێک دانێ، یان دایکت ناڕازی، یان باوکت ناڕازی، یان نەنکت ناڕازیە، یان بۆ نەبراژنێکت لە ماڵتە ناڕازیە، یان دووسێ برادەر تا داوەیەکە، کۆڕێکە، سایتێکە، پەیجێکە، نازانم هەر کاسێکە، زەواجێکە، ژنیە نانە، شوکردنە، تەگمەن دەگمەن هەمومان واین بەڕێزان. دەگمەن زەواجێک هەبووە بڵێ وەڵایی 100% ئیتر ئایلەی خۆم و ئایلەی خەسوو غەزوور و ئامۆزا و پورزا و خاڵۆزا و ئایلە و عەشرەت هەمووی بە باشێزان ئیلا 4 لێ قوتەبێتەوەڵێت بە کەڵک نایە و ویسفادەی نییە و ئەبیتە پەن و ئەوانە. بەڵام تۆ قەنەعەتێکی خۆت دروستکەی بۆ هەر کارێک کە دەیکەی ئەوە بۆ خۆشتێکی گرنگ و مویمە. خاڵی سێەم، ئەگەر تێ بەرەو بیرکردنەوەی ئیجابی بچی، هەر کارێک کە دەیکەی عیبرەتێکی لێوەرکرە و بیکە بە پلیکانێک بۆ داهاتوو. هەر ئیشێک، هەر کارێک، هەر کاسبیەک، هەر بڕیارێک مەسەن تێ تەفکیری بیرکردنەوەی ئیجابی تەبێ بۆ کۆڕ سیمینار، سیمینارێک لە مەکتەبێک کردو نەجاحەتی هێناوە، ئەمە بکە بە بیرکردنەوەیەکی زۆر باش، بە تەجروبەیەکی باش بۆ ئەوەی نێکست لە داهاتوە بیر لە مەکتەبێکی تریش بکەیتەوە. سیمینارێکت ڕێخستووە ئۆنلاین بیرکەیتەوە لە تەلەڤیزۆنێک شابەرنامەی ڕێخەی،
یەک دوو بەرنامەت بە ڕادیۆیی تەسجیل کردووە کەس نەتی بینیوە لە ڕادیۆکەوە بیر لەوە بکەرەوە تەجروبەیەکی باشی لێوەرگرا کەواتە لە داهاتووە سیمینارێکی تەلەڤیزۆنێکی محالی تەقدیم بکەیت بابەتێکت نووسیوە لایک و کۆمنتی باشی بۆ هاتووە بیر لەوە بکەرەوە بیکەی بە زنجیرێ مەقالە و بە نامیلکەیەک نامیلکەیەکت نووسیوە زۆر باشە بیر لەوە بکەرەوە ئەم نامیلکەی تۆزە گەورەیکەیت و بیکەی بە کتێب ئەوەش سێم خاڵی چوارەم قەناعەتت بەو توانایانە هەبێت کە هەتە توانای عەقڵ توانای بینین توانای بیستن توانای قسەکردن توانای دەست و قاچی خۆت توانای نووسینەکانت توانای بڕوانامەکەت توانای ناحێ مادیەکەت هەر شتێکی تر سیقەیەک بە تواناکان متمانەیەک بەو توانایی خۆت بدە کە تۆ دەگەیتە ئامانج ئەمە وەکو بنزینی محەسن وایە بۆ ئیشەکان هەر گەنجێکی جوان و ئازیز کە سەیری ئەم بەرنامەی منەکە ئەگەر تۆ توانا و تاقەیەکی زۆر باش بۆ خۆت دروست بکەیت بە هەموو ئەو شتانەی کە هەتا زیاتر نزیکە بیتەوە لە ئامانجەکەت توانا و تاقەیەکت هەیە بەڵێ من هیچم کەمتر نییە دەتوانم کتێب تەرجومەکەم سێ دێر لەم وەرەگری دوو دێر لە وەرەگری چوار کەریمە لەم وەرەگری سێ چوار قاموست لە بەردەسایە بۆ نابەڕێزان تۆیسە سەیری ئێستا مەکەن سەیری ئێستاکیە مەکەن کە بۆ نمونە وەسائلەکان ئاسان بۆ خەڵکەیە لە هەفتاکان و لە هەشتاکانە جاری وایە کتێبێکی وەرگێڕا بۆ کتێبێکی تر لە ناچاریە یعنی من بیستمەڵە لە شەستەکان و هەفتەکانە جاری وەهە بۆ کتێبێکی بۆ نمونە عەربی وەرگێڕاوە بۆ فارسیان عەربی وەرگێڕاوە بۆ نمونەسن بۆ تورکیان بۆین ئەڵەن بە جددی ئەو کەسەی کە وەرگێڕاوە خۆی فول ئەو زمانی نەزانیوە بەڵام زانوێتی کتێبێک زۆر زەرورە بۆ فارسی وەربگێڕێ هاتوونە یەک دوانێ کۆمەڵێک کتێبیان هێن کۆمەڵی قاموسیان هێناوە دووسێ قاموسیان هێناوە کەریمە بە کەریمە ئاوا و هێواشێ خۆیان دایان ڕشتۆتەوە دوایی بۆنە نووسیانە وەرگێڕان بە دەستکاری و کردویانە بە فارسی و حەزیان کردووە بۆ نەخەڵ زۆرترین خەڵکی فورس فارس ئەو کتێبیان بەرچاو بکرێت ها چی عەقڵەتێکی گرنگە ئەوە جارانی بوو کە مرۆڤەکان وە کۆڵێ متمانەیان بە تاقە و زەکەی خۆیانە بوو ئێستا قوربانی ئەو چاودوم تۆ گوگل ترانسلیتەرێکت هەیە گوگل ترانسلیتەر مار خراپ نەبی ئەو دەری وتەنی ڕێز و خۆشەویستیمێ بۆ ئەزیزانە ئاوا دەقەکان بێنە بیکە ناو بۆ نمونە گوگڵەوە دێربی دەرێت جوان بە نزیکەی بۆ تەکا بە ئینگلیزی بۆ تەکا بە عەرەبی بۆ تەکا بە کوردی بۆ تەکا بە فارسی بۆ تەکا بە تورکی ئەگە خۆشە تۆزە لە زمانەکە بزانێت توانی دای ڕژیتەوە کەواتە توانی بە تعبیرێکی تر کتێبەکە داڕژیت و تەرجمەکەی بەڵێ دەتوانی خاڵی پێنجەم دکتۆر چۆن ببن بە تەفکیری ئیجابی قوربانی ئەو چاوە بم مساحەبە قوربانی ئەو چاوەتان بم ئەزیزانی خۆم کچ و کوڕە جوانەکانم برادەراتی ئەوە نییە دین ئەڵێ وریا بە بزانە برادەراتی کیەکەی ئەوە نییە دەروون ناسی و زۆر جار مەسەن قەولێکی ئەڵێ ئەساحب و کە ساحب صاحب برادەر وەکو ساحبە وایە ڕاتەکێشەیە ئەوە نییە دین و المەرء على دینی خەلیلی مرۆڤەکان و کۆر لەسەر دین و مەزهەب و لەسەر ئەو کەسانن کە لەگەڵی هاوسەفەر دەکەن بۆیە هاوسەفەرکردن لەگەڵ کەسێکا کە بڕوای بە تیجارەتەیە تا ڕادەیەک فکرەی تیجاری بۆ تۆش دروستە بێت هاوسەفەریکردن و بیرکردنەوەت و سەردانکردنت لەگەڵ ئەو کەسانی ئەوە نییە ئێمە هەمیشە دەڵین کاکە گیان برادراتی عاتفرۆشێ بکەیت گەلێ باشترە لە یەکێکە بۆ نمونە ئیشی ئاسنگەری دەکات چکەوەی تریان بەلانی کەمە دووکەڵێکا بەسەرتا بەڵام ئەمەکەی تری ئەگەر هیچ شت نەداتێ شتە کەمەکەی ئەوەیە کە بۆنێکی خۆشت بەسەراکات کاتەوەش بۆ خۆی خاڵێکی گرنگ و مویمە کۆتا خاڵ چۆن بیرکردنەوەکانمان بکەین بە ئیجابی ئەگەر ئێستا بیرکردنەوەمان هەیە و هەڵەیە خاڵی یەکەم هەوڵ بدە بە جوانی و مەزبوطی تێگەشتێکی ڕاستەقینەت هەبێ بۆ دین بۆ ئایەت بۆ حەدیث هەموو فەرمودەکان کە هاتووە واجبەکان سوننەتەکان ئەوە تێگەشتێکی هەڵەیە هەنێ بەڕێزێ هەنێ سوننەتی گرتووە ببۆنێ ئەم سوننەتەوە شەڕەتی لەگەڵ دایکی خوشکی برای ژنی مناڵە چەندین واجبی تری شێتوانە بیکە چەندین سنەتی تری موەکەدەی تری شێتوانە بیکە بەڵام وڕکی داوە و کۆڵێت چنگی داوە لە سنەتێک کە ڕەنگەم سنەتە لە چاو هەندێک سنەتی ترا خێرەکەشی ئەوە نەبێ بە سنەتێکە بەس تەنها بۆ خۆت ئیسفادەیە بەڵام هەنێ سنەتێ دەیکەی بۆ خەڵکی تریژی ئیسفادەیە خۆشمان چاکە زین لە دین شارەزای سنەتێک تەنها بۆ خۆمەیکەم زکرێکە ئەوە بەس تەنها بۆ خۆم خێری دەگا بەڵام سنەتێکی تر لەواچێ خێرێ چاکەیەک ئیحسانێک بێ یارمەتی دانێک بێت ئەوە هەم بۆ خۆم خێرە هەم بۆ کەسەکانی بەرامبەرشم خێرەکەواتە خێرەکانی چەند قاتە ئەضعافە کاتەوە خاڵی یەکەم خاڵی دووەم هەوڵ بدە ئەو بیرکردنەوە سلبیانەت هەیە هەمیشە هێواش بیگۆڕە بیرکردنەوەیەکی خراپت هەیە بەرامبەر بە کوڕ بەرامبەر بە کچ
بەرامبەرەو کەسانی کە لە چک بەسەر ناکەن، بەرامبەرەو کەسانی کە پانتۆڵیان لە پێدایە، بەرامبەرەو کەسانی کە بۆ نمونە جگەرە دەخۆن، بەرامبەرەو کەسانی کە نێرگەلە دەخۆن، بەرامبەرەو کەسانی کە ڕەنگە بۆ نمونە مەشروب بخۆن، بەرامبەرەو کەسانی کە هەندی ئەفکاریان هەیە، بەرامبەرەو کەسانی لە هەندێک شوێن و مەکان دەژین، بەرامبەر نازانم تۆ خۆت دەبێ بزانی ئەزیزەکەم هێواش شێواش چەکوگیری بکە و چەکوشکاری بکە بیرکردنەوە سلبیەکان بگۆڕە. خاڵی سێم هەوڵ بدە هەندێ ئەفکار و بیربۆچوونی واقعی با لە مێشکتابشتی و زۆر هیننا تۆ بە تەمای حکمی ئیسلام بگێڕیتەوە هێشتاکە لە ماڵی خۆتا چوار کردەوەی باشت نەکردەوە تەبان تەفکیرێکی ئیجابی نییە، تەفکیرێکی باش نییە. بە تەمای بۆ نمونە مەسەرەن ببی بە ملیۆنەر هێشتاکە کاسبیەکەت ناکەی بە دیار دوکانەکەی باوکتەوە دانانشی ڕۆژی 2 ساعت خۆت ناگری. بە تەمای بۆ نمونە مناڵەکانت ببێ بە داعی تۆ هێشتاکە جارێ خێزانت فێری هەندێک لە سنەت و لە هەندێک ئیشە باش و چاک و مەزبوطەکان نەکردووە. بە تەمای ببی بۆ نمونە مەسەر بە کەسێکی زۆر مەشهور جارێ لە گروپەکەی خۆتا هێشتاکە متمانەی گروپێکی پۆلەکەی خۆتان یان گەڕەکەی خۆتان یان بازاڕەکەی خۆت سۆگەر نەکردو بەدەست نێنەوە کەواتە ئەوش بۆ خۆی خاڵێکی گرنگەوە. خاڵی چوارەم و کۆتایی هەمیشە هەوڵ بدە احتیمالی ئیجابی و سلبی نەتیجەی ئیجابی و سلبی با لە مێشک تابێ بۆی ئەگەر نەتیجەشی نەبوو، بۆی ئەگەر کەس دەستخۆشیشی لێ نەکردی، بۆی ئەگەر بۆ نمونە ئافرینیش نەکرای، بۆی ئەگەر پارەکەشت دەست نەکەوت نەبێ بە تەفکیری سلبی تروای لێ بێت بە حیاتی کاسبی نەکەی. ئەوە نیە هەنێ گەنج کاسبیەک دەکات لەگەڵ زەرەری کردتر بە حیاتی ناوێرە بیت کاسبێکی تر بکە، دوکانێکە کاتەوە 2 مانگ زەرەری کرد بە حیاتی ناوێرە کاسبی بکە دوکان بکاتەوە، یان جاروای چێ بۆ معرزەکان لە سیارەیەکە $50 زەرەرەکە ئیتر بە حیاتی ناچی ئەخ کاکە هەیە 20 دانە ساڵ لە معرزی سیارەکانی شەکا و هەموو ڕۆژێ وەرەقەی 2 وەرەقە ناتە تەنکەی بەخەڵی. بەڵام ئەو زانوێتی چۆن ئیش بکا و بیرکردنەوەی ایجابی و بەرەو بەرنامەکە ڕۆشتووە و ڕەنگ شەرت نیشە بە حرامی پیدا کردووە خەڵکێکەیە بە حەڵاڵیش پیدای کردو. بەڵام بەو مەرجەی تۆ هەمیشە قازانج و زەرەر هەمیشە دەرەجە هێن ئایسا وی کە پۆلی 6 زۆر جا پێڵم کوڕە جوانەکەم کچە جوانەکەم تۆ بخوێنە بەڵام ئەگەر دەرەجەش نێنە دەسەڵات نییە لە تۆ حرەکەت نەخوا بەرەکەت و باقیەکەتری قەزا و قەدەرە و قسمەت و نسیبە کاتۆش بۆ خۆی خاڵێکی زۆر گرنگ و مویمە. بەو ئومێدەی بیرکردنەوەکانمان ئیجابی بێ، بۆ ئومێدەی بیرکردنەوەیکی باش و چاکتان هەبێ بۆ ژیانتان، ئەو بیرکردنەوەی کە هەتانە بۆ ژیانتان هۆکارێک بێ بۆی کە سەرکەوتوو بن بۆی بە جوانی بۆ مەزبوطی بیرکەنەوە و هۆکارێک بێ نەبێ بۆ ئەوەی کە هەمیشە سلبی بیرکەنەوە چکە ئێمە هەمیشە وتومانە بیرکردنەوەی سلبیانە هۆکارێکە بۆ ئەوی کە لە ژیانە خۆشبەخت و ئاسوودە نەبی. هەر بە ڕێزێک پرسیارێک هەر شتێکی هەیە من لە خزمەتان. هەمومان دەزانین چاکە و خراپەت چییە و ڕەشوسپی لێکجیا بکەینەوە، بەڵام کێشە تەطبیقکردنە کاکتۆر وەک ئەزمونە چۆن وەک ئیسفەنجمان لێ بێت لە وەرگرتنی چاکە ئەمە کەوتۆتە سەر ئیرادەی خۆت. من لەگەڵ ڕێزمە زۆر لەگەڵ متفق نیم لەگەڵ ئەو ئەزیزە لەگەڵ کاگرێبینە بۆ وڵا خەڵکێکەیە ئەگەر باش ئەگەر ئەزانین بۆ نمونە ئیسلامەتی و دینداری زۆر باش و چاک و مەزبوطە ئەی بۆ بەرەو پیری ناچین کاتێکە بێ بیزانینێک بە واقعتیا دروستکە متمانەت یا دروستکە وەکۆڵە بیزانینێک و کە بزانم ئەو شتە هەیە مانای وای ئەگەر من بزانم خوای گەورە بە حەقە و ئەگەر بزانم خوای گەورە دەسەڵاتی هەیە و ئەگەر من بزانم وما خەلقت الجن والئینس إلا ليعبدون من تەنها بۆ عیبادەت خەڵقم و ئەم زانینەش بچێتە ناو دەمار بە دەمارمەوە کۆڵێ ئەندام و هەموو جسمەکانمە ئەو وەختە تێکەڵێکم بە ئیشم بەکارم بە کاسبم باشتر و چاکتر و مەزبوطترە بم وە وەکو خۆت وتەنی وەکو ئیسفەنجمان لێ دێ زیاتر نزیکە بێنەوە لە چاکەکانە. چۆن بزانم سایتەکە باوەڕ پێکراوە یان نە کە زانیاری لێ وەردەگرم پەیوەندی هەیە بە دەرسی پێشوو. مثلن سایتێک پیجێک ئەبێ ئەگەر کرا ئەگەر ئەبێ کرا مثلن سایت و پیجێک بێت بۆ نمونە مثلن ئاماژەی بە کتێبێک کرد بێت تاکید لە کتێبەکە کەرەوە ئاماژەی بە ئاەت و حەدیثێک بێت تاکید لە ئاەت و حەدیثەکە بکەرەوە. ئێستا بە تایبەتی هەر ئەو بە ماوسێک ئەتوانی و حەدیثە بێنی تاکید کەیتەوە صحیحە یان نە. ئاماژەی بە هەندی عالم کردووە ناوی عالمەکان لەوەچێ لە خەڵکی و پرسی بە تەجروبەی ژیان بۆ دەرەکە یعنی ڕەنگە تۆزێ قورس بێت بڵم فلان سایت پێ چکە بە هەزارها سایت هەیە بە تایبەتی هەندێک سایت هەیە ڕەنگە فەیک بێت ڕەنگە باش نەبێت ڕەنگە چاک نەبێت ڕەنگە ڕاستەقینە نەبێت بۆیە بە جۆرەی سایتەکان دەورە بینی ئایا عەرەبیە ئینگلیزیە طبیان هەر چۆنە کاکتۆر تۆزێ ڕوونکردنەوە لەسەر واجبەکە بدەیت وتمان ئەو واجبە ئەزیزانی خۆم ئەوە 20 مانگە کتێبەکەتان مەزبوط خاڵەکانتان بۆ دیاری کراوە ئەو دوو خاڵی بۆ دیاری کراوە جوان و پوختە قسەی لەسەر بکە باسوخواسی لەسەر بکە لە مێشکی خۆتە هەندێک شت گەڵاڵەکە وەرەقەیەکی ئەیفۆر یان دوو وەرەقە هەر خاڵی
تقریبا وەرەقەیەکی ئەیفۆر تقریبا کاکاتە دو سێ پاوەرپۆینت بۆمان بکە بە پاوەرپۆینت ئەمە هەدەفمان ئەوەیە بەڕێز دەکڕەجات چی لە مەسەلا گۆڕە پاور با من ئەمێ فێری پاوەرپۆینت بی فێری نووسینۆبی فێری دیزاین بی فێری ئەو بی بەرنامە چۆن داڕژی تۆ لەمەی منەوە فێربی ئەو دوو خاڵە چۆنەکەی بە پاوەرپۆینت فێرەبی لە داهاتوە هەر حەدیثێک ئاەتێک کە ویستت بە جوانی مەزبوطی بینێری بۆ تۆڕە کۆمەڵاتەکان لە ڕێ ئەو پاوەرپۆینتەوە توانی جوان بینوسی باگراوندی بدەیتێ ڕسمێکی بۆ بێنی و لە پەیج و سایتەکانیشە بڵاوکەیتەوە لەوا چێت لە ڕێی ئەم ئیشەی منەوە تۆیەک فێری وێنە بڵاوکردنەوەی ببی لە هەندێک شتی باش و چاک مەزبوط بە هەزارهای خەڵک ئیسفادەی لێ بکوەش بۆ خۆی بەشێکە لە چالاکێکە دکتۆر ڕوونکردنەوە دەتوانێت بدەیت باسمان کە دکتۆر کاتێک کەسێکی ئەبینێت ناپاکە یاخود خیانەتە لێکات ئەبینێت ترسی بەرامبەر بە کەسانی تر دروست ئەبێت ئێمە چی ڕێگای بگرێت تا ڕێگای ڕاستبوون ئەزیزەکان تۆیان کات نەما ئەخوکە ڕێز و سڵاومەیە بۆ بە ڕێزانە چکەوە ئیناشتی ئامیشە ئیداری بوون لە ژیار کاریگەری هەیە لەسەر بەڵێ هەتا ئیداری بین باشتر کاکتۆرکەی مەجارمان هەیە بۆ واجبەکە هەتاوەکو ئەوە تقریمە خاتمە تاوەکو 25 مانگ ئینشاڵڵا مەجالەیە دەست چاو خۆگەفەرتگیان مەمنوع بێ خواتانەگەم حافظ